فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان لەگەڵ سازانی نیشتیمانیە بۆ پرسی دەستور سەبارەت بە هەمواری یاسای هەڵبژاردنەکانیش بۆ چوونیان وایە یاسایەکە بە تەوافق هەموار بکرێتەوە و سیستەمی هەڵبژاردننیش فرەبازنەی بێت. فراکسیۆنی گۆڕانیش لەگەڵ لیستی داخرا و سیستەمی سویدیە. قانونی هەڵبژاردن ماوەیەکی بەسەراچێ پێویستە کات کە بەپێی هەلومەرجەکان بەپێی ئەو قۆناغە مێژوویە کە ئێستا کوردستانی پیاتێ پەڕەبێت پێویستە و قانونە دیسانەوە بە تەوافق بە هەموو لایەکمان هەوڵ بێنەوە قانونە هەموار بکەینەوە بە شێوەیەک ڕێکی بخەین کە شێوەیەکی سەردەمیانەتر بێ هەنگاو بە هەنگاو هەوڵ بدەین کە ئەوەی کە قسەی لەسەرەکەین پەیوەندی بە گەشەکردنی دیموکراسی بەرەو پێشوونی دیموکراسیەوە هەبێ لە کوردستانە. دوو بژاردەمانداوە بژاردەیەکیان لیستی داخراوە کە بەپێی ئەو بژاردەیە ئەتوانین بڵین زۆرترین ئەو کاندیدانەی کە خاوەن بڕیار بن و ئەکادیمی بن ببنە پێشەنگی ئەو لیستانە و بژاردەی دووەمیشمان سیستمی سویدیە. فراکسیۆنی پارتی و بەشێک لە پێکاتەکان لەگەڵەوەن یاسای هەڵبژاردن هەموار نەکرێتەوە و سیستەمی هەڵبژاردننی ژێکبازنەی بێت. سیستەمی ئەم هەڵبژاردنەی لە ساڵی 2010دا پەیڕەو کراوە و یاسای هەڵبژاردن لە هەرێمی کوردستان هیچ فەراغێکی قانونی نییە بۆیە پێویستیمان بە تعدیل یا یاسایەکی تازە نیە. بەپێی یاسای هەڵبژاردنەکان کورسی کۆتەکان دیاری کراوە بۆیە ئێمە کۆتەکان بە یاسا ڕێکخراوە مافەکانمان بە یاسا دەستەبەر کردووە بۆیە لەو کاتەدا پێویست نییە یاسا هەموار بکرێتەوە. فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکگرتوش داوا دەکەن پێکاتەکان تۆماری دەنگدەرانی تایبەت بە خۆیان نەبێت و کورسەکانیشیان کەم بکرێتەوە. پێمان وایە کە هەڵبژاردن پێویستە لە کاتی خۆیان بکرێت ئەوە مافێکی خەڵکی هەرێمی کوردستانە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە پێکهاتەکان تۆماری دەنگدانی دەنگدەرانی خۆیانیان هەبێت. سەبارەت بە کۆتای پێکهاتەکان تۆمارێکی تایبەت بە خۆیان هەبێ پێکهاتەکان تەنها خۆیان دەنگ بە کاندیدەکانی خۆیان بدەن ژمارەی کورسیەکانی پێکهاتەکان کەم بکرێتەوە بە ڕەچاوکردنی ژمارەیان لە هەرێم. لا کۆبنەوەکەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان لەسەر پرسی دەستور و یاسای هەڵبژاردنەکان و کۆمیسیۆن ڕاو بۆچوونی جیا هەبووە و لە ئایندەیەکی نزیکدا کۆبنەوەیەکی دیکە دەکرێت بۆ وەڵامی ڕاو بۆچوونەکان. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.